ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. هەمیشە گوێبیستی حاڵەتەکانی خۆکوشتن دەبین کە لە جیهانیشدا بەردەوام ئەم شتە هەیە و ناتوانرێت پێی پێ بگیرێت، بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانیە کە لەم ساڵدا بە تایبەت کە هێشتا 12 ڕۆژ لە ساڵی تازە تێپەڕی کردووە، ئامارەکانی خۆکوشتن زیادی کردو بە جۆرێک لە ماوەی ئەو 12 ڕۆژەدا 15 حاڵەتی خۆکوشتن لە هەرێمی کوردستان تۆمار کراوە. بەشێکی زۆری ئەم حاڵەتانە کە 13 حاڵەتیان لە دوهۆک تۆمار کراوە و 5 لەو حاڵەتانەش لە نێوان ئەو کەسانەدا بووە کە ئاوارەی کەمپەکانن و ئەو کەسانن کە ئێزیدیەکانن و لە زێدی خۆیان دابڕاون، تەمەنیان لە نێوان 15 بۆ 25 ساڵدایە. ئەوەی گرنگە باسی لێوە بکەین هۆکار چییە کاتێکە کەسێک پەنا دەباتە بەر ئەوەی کە خۆی بکوژێ، بە تایبەت ئەگەر ئەو تەمەنی کە پێی دەوترێت تەمەنی مرد منداڵ تا چەند گرنگە هۆشیاری خێزان لەو بارەیەوە هەبێت و هیچ نیشانەیەک هەیە کە پێمان بڵێت کەسێک پێشوەختە نیشانەیەکی تیا دەردەکەوێت کە نیازی ئەوەی هەیە کارێکی لەو شێوێ بکە، یاخود تەنها حاڵەتێکی تووڕەبوونە و لەو کاتەدا بۆ ئەو کەسە دێت و پەنا بۆ خۆکوشتن دەبات. ئەو بەهانانە چین یاخود ئەو کێشە و گرفتانە چین کە ئەوەندە ئالۆزن کە نەتوانێت چارەسەر بکرێ و کەسێک دەستی بچێتە گیانی خۆی. کێشەی ئێزیدیەکان لە نێو کەمپەکاندا ئەو چاودێریانی کە بۆیان دەکرێت، ڕێکخراوەکان تا چەند توانیویانە هاوکاریان بن، بۆچی لە نێوان ئەواندا کە ڕێژەی خۆکوشتن بەو شێوەیە زیاد دەکات؟ ئایا هۆکارەکان چین؟ بە دوواداچوونەکان چۆنن؟ هەموو ئەمانە لە بەرنامەیەدا باسی لێوە دەکەین. راپۆرتێکمان هەیە، راپۆرتەکە بینین و لەگەڵتان بەردەوامە بین. ئەvە ژوورە کچێکە 15 ساڵە بناوێ ئەحلام، گۆژبەری چەند ڕۆژان داوی بە ژیانەخوا ئینایە. بابێ وێ و برایوێت بێژن ئەحلامێ هیچ نەخوشیەکە دەرونی نەبوو و چه کێشەژی ئەدگەل کەسێ نەبووینە یا مەدیتی بە وەریسێکی لە ناف حەماما چادرێ گاوارەیەن شنگالێنە لێ کۆمەلگا شاریە ژیانەخوا دوماهی ئینایە. ئەمرێ وێ درستایی 15 سال بوو، ساعت هەفتی شەوێ بوو، مەشیف خوار بوو، خودی مەهاجی تشتێکی نەبوو، مەگو هەرن چایەکەی سەرکن قەوەت قوت بوو، قەوەت قوت بوو ئەلبێ دەرێ ئەم هاتن ئەف دەریەگرتی بوو، ئەف دەریەگرتی بوو بووکامە هات کرا قیر گوتم گوبەر ئەحلام خۆکوشتیە هەسات مدی بحەبلە دالا قاندیا مدەستی خۆ بلند کردیا و حەبل جێبا کردیا مدانیا قادێ سەری تەساق تەمام. خودی ئەگەرێکی وێ نەبوو، مە تشتێک نزانن تشتێکی هەتان بێگاوین شتێکی نزان ئەگەر تشتێکی ولگەلێکی نە ولگەل ماڵێکی تشتێکمان نەدیدی هەتان هەم دیار نەبووە، ئەو تێلەفۆن مەدا مەرکەزی نزان تشتێکی دیار نینە برا هەتا بێگاوی شتێکی دیار نینە. تەندروستیە قەزازە خوژی ئاشکرات کردن ku lê sinûrê wê qezayê bitinê divan dehrojan da sê haletên xwekuştinê lê wê qezayê rûdayne, ji wan jî du kuçû kurekin. Ya du roja du kesên dîşê bijîn her kiçek ciyê 15 saliyê da li kempa Bêrsivê du dawî bi jiyana xwe naxwe bike nefê xendiqane û di heman dem da demjimêr heştî şef her wê rojê da li kempa Qadiya ku gencekê dijî 21 saliyê da dawî bi jiyana xwe. Li sala 2021 heyva êk da ku heve siyem halete bijin ew kesên xwekuştîn siyem halet peyda bûye. Lêgurey zanyariyên bi destkursat News ketin li sala 2021 an ku bitinê di mavê van dehrojan da 12 haletên xwekuştinê û kuştinê lê sinûrê parêzgeha Dûkê hatîne rûdan û egerên wan jî heta niha diyar nînin ku pênc ji wan awarên êzdî ne. Ta niha tenduristî û polîsên Dûkê jî hiç rûnkirinek li ser van hemî haletên xwekuştinê neyê xistîne berçav. Nijar Mihemed Kursat News کۆمەلگەها شاریە. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان، لەگەڵتان بەردەوام بین بە میوانداری هەرێک لە بەڕێزان محەممەد گۆمەشینی وتەبێژی دەستەی مافی مرۆڤی هەرێم کە بەسپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیە، هەروەها دکتۆر عەدنان ئەسعەد تاهر دکتۆری نەخۆشیە دەرونیەکان جەنابیشان بەسپاسەوە لە دهۆکەوە لەگەڵمان ئامادەیان هەیە، هەروەها خاتوو ڕەنا حەسەن قاسکی کە چالاکوانە و لە شەنگالەوە لە ڕێگەی سکایپەوە جەنابیشان لەگەڵمان ئامادەیانە بێت. بەخێر بێن کاک محەممەد، سەرەتا من یەمە لای جەنابەت ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم.
ئامارەکان لە ئێستادا و بۆ سەرەتایەکی لەو شێوەیە کە هێشتا تەنها 12 ڕۆژ لە ساڵی تازە ڕۆشتووە چیمان پێ دەڵێن؟ ئایا ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە بڵین جێگەی مەترسیە؟ زۆر سپاس سڵاو بۆ جەنابەت و بۆ میوانە بەڕێزەکان، سڵاو لە بینەرانی کەناڵی کورساتی خۆشەویستیش. زۆر سپاس. دیارە ئێمە دەزانی بەداخەوە تەوان ئەم بابەتە یەکێکە لەو بابەتە کاریگەرانەی کە با بڵێن کاریگەری نەرێنی و دەرونی بەسەر هەموو تاکێکی کۆمەڵگەدا بەجێ دێڵێ، چونکە هەواڵەکان و یا باسکردن لە بابەتێک کە پەیوەستە بە گیان لەدەستدان و پەیوەستە بە کۆتایی هێنانی گیانی مرۆڤێک بابەتێکی زۆر قورسە و قسەکردن لەسەر ئەم بابەتە و هۆکارەکانی ئاسان نییە و ناتوانرێت تۆ پێدوابی کە بەهۆی ئەوەی کە کۆمەڵک پێوەری زانستی لە بەردەستی هەر یەکێک لە ئێمەدایە بگێ ئەم نەتیجەیە کە هەم هۆکارەکان دەستنیشان بکەی و یاخود با بڵێن دەرەنجامە سەرەتاییەکان چیمان پێ دەڵێن. ئەوەی کە جەناب داماژەت پێکرد بۆ کەمتر لە 15 ڕۆژی سەرەتای ساڵی نوێ 15 حاڵەتی خۆکوشتن کە لە هەرێمی کوردستان تا ئێستا تۆمار کراوە، بەڕاستی ئەم ژمارەیە بۆ ئەم ماوەکەمە ژمارەیەکی زۆرە کە ئێمە هیوادارین، یعنی واش دەبینین کە ژمارەکە هەر بەم شێوەیە زۆر نەبێ. ئەم چەند حاڵەتەی لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا هێشتا دەتوانین بڵێن دەژێر کۆنتترۆلە، هێشتا دەتوانین بڵێن ئەمانە هێشتا نەبووتە دیاردە، هەر لە حاڵەتدا خۆیان دەبینێتەوە، چونکە یەکێ لە کێشە کۆمەڵایەتەکان ئەوەی کە لە ڕووی سایکۆلۆژیەوە تۆ خوێندنەوە بۆ هەر بابەت و پرسێک بکەیت تۆ خۆمان دەزانین کە بەشێک لەم کەلتور و بەشێک لەم دیاردانی کە لە ناو کۆمەڵگە دێن دەبنە باو بەشێکیان پەیوەستیان بە دووبارەکردنەوەی ئەم باوە هەیە. یعنی کاتێک حاڵەتێک ڕوودەدا ئێمە بیرمانە ئەمە هیچ جیاوازینە لەگەڵەوەی کاتێک بۆ نمونە گەنجانی ئەم وڵاتە ڕویان لە کۆچکردن کرد بۆ دەرەوە، بەشێک لە گەنجەکان ئەمە ئاشکرایە کە بەهۆی ئەوەی بە دوای ژیانێکی خۆشتر بە دوای ژیانێکی شایستەتر دەگەڕان بۆی بگەنە ئەوروپا خۆیان بدۆزنەوە، ئایندی خۆیان بدۆزنەوە. بەڵام خەڵکێکی زۆریش وەکو چاولێکەری بەدوای ئەم دیاردەوە بوو، بۆیە ئەم دیاردەیە بۆ حاڵەتی خۆکوشتنیش و بۆ حاڵەتێکی دیکەش لە ناو کۆمەڵگا هەموو دیاردەکانی کۆمەڵایەتی کە لە ناو کۆمەڵگە ڕوودەدەن بەشێکیان ئەگەر هۆکارێکی زۆر واقعی لە دوایانەوە بێ، بەشێکیشیان پەیوەستن بەوەی کە لە حاڵەتێکی لە ناکاو دێنە پێش و چاولێکەری دەبێت. ئەوەی کە ئێستا ڕوودەدا یعنی بەداخەوە 12 حاڵەتیان کە لە سنووری دهۆک و زاخ و بابڵیان بادینان بووە کە 5 حاڵەتیان لە ناو کەمپەکان بووە و خوشکوبرایانی ئێزیدی بوونە. ئەمە دەکرێت پۆڵێنی بکەین بەسەر دوو بەش. ئەوەی کە پێوەستە بە کچ و کوڕانی ئێزیدی ئەم 5 حاڵەتە دەتوانین بڵێن کە بەداخەوە بارودۆخی خوشکوبرایانی ئێزیدی لە دوای ساڵی 2014 و ئەم مەرگە سات و کارە ساتە گەورەی لە سەردەستی گروپی تیرۆریستی داعش بەسەریان داهات، ئەم جینۆسایدی بەسەریان داهات کە بەشێکی زۆری کچەکانیان بردن و بەشێکی زۆر لە پیاوان و ژنەکانیان کوشتن. ئەمە کاریگەریەکی خراپی نەرێنی و دەرونی بەسەر ئەم خەڵکە بەجێ هێشتۆ، چونکە تا ئێستا بەداخەوە کە شنگال ئارام نییە و ئەمانە تا ئێستا لە حاڵەتێکی نائارام لە کەمپەکان دەژین. زۆر باشە کاک محەممەد کەواتە ئەمە دواتر ئەگەڕم وەلای جەنابەت بە تەفاسڵ باس لەواکەین کە چۆن کار لەسەر ئەو کەسانە بکرێت و دەرونیان ئارام بکرێنەوە. بەڵام دکتۆر عەدنان من ئێمە لای جەنابەت لە ڕووی دەرونیەوە ئەو کەسانی کە لە کەمپەکاندان ئەوەندا لە ڕووی دەرونیەوە هیلاک و ماندوون کە پەنا بۆ خۆکوشتن بەرن بەو شێوەی کە باسمان کرد ڕێژەکان زیایی کردووە، یاخود بە شێوەیەکی تر بڵێن هۆکار بە شێوەیەکی گشتی چییە کە ئەم کەسانە پەنا بۆ خۆکوشتنە بن؟ بله لانا خان سلاف بوده و بینرت و تلفزیونه و هر واسا و میوانت گلده زور سپاس. بدیت نامن نبزل وره همی جهانی همی برف زیده بونن ریجا خوکشتنی اگجار پشتی کرونا هاتی چنکی سبب اساسی کو هم دکتورت نفسی بره خود دینی خوکشتن اگر ایکی خموکیه آن کابه هکر او زیده بو و هم همید بینن زیده بو الجهانی همیه و دفمجی هر واسا وره دی زیده بید تشتی سیر آن تشتی غریبت حالت خوکشنی ده همیا مامستایجی آماجه پنده دا نه الا همی گاوا اگر حالت درونی بیت آن وره خموکی بیت آن هندک اگر دیجیت تی و وکی ما گر راپورت جیبوی هواجید گل من گوی خدای بابه به حسا گود که برانو که چنه بو دیت نامن هندک حالت ام بینین چنه بو هگر باب بره خوب داده چونکی بابی او شرازای هندنین تشخیص آوی که چه بکد که چه ایش درونی هبون آن نبونه بزل وره یا درست او ام گردانه که واسابووا گنجا واسابووا کسایت خوب کشن دیت نامن قوته که واسابو چه که این کوبتنی خوکشنی نبینن چاره سر با او حالت او تیدا
ئەو کەسێت گەیتە هەندێ لا نەخۆن و خۆب کوژیت ئەو چ چارەسەریە دی بۆ ژیانە خۆ نابینیت شرێکێ دی نابینیت حەلک و بۆ ئەو نەخۆشیێت ئەو تێداژێ دەرباز بیت یا ئێکیش چتێت بەرێ خوددا ناوی گەنجیانوی کەسی هەر کەسێکی خۆب کوژیت چ گەنج بیت چ دانعمر بیت کو ژیان ناوی معنەیە کاتێ دەهەی vê ژیانê ramanê katê dehey bû tiştekê jî êkê wesa çêt bît mirov ça bere xwe dete xwe ça terîfa xwe diket ça xwe niyasît ev rûket ya karekê dikey vî karê nûke tu dikey ku tu rojnamevanî tu ya rîsalekê diyehînî tu dizanî tu ya şûlekê dikey hindek kesê faydeyş derdbînin heger çend kêm bin û hindîsê detir bin pitir ya duye ez dibînim ev kesê mirov digel jî îlaqeke wesa qwet hebît hecekirinek hebît ev kese ihtimala mala mirov bit ihtimala ew binevêt mirov gel şûl biket ihtimala kesek tinê vê dinyayê da mirov hecê biket û ihtimala daybabet mirov bin muhim kesek hindek kes hebin mirov îlaqeteka viyanê gel hebîtin têda ya sêv ya dîmahiyê şûlekê wesa hebîtin ku di vî şûlî da mirov xwe bînît cihê xwe bînît ev em ji bîr nakeyn dafeê quwet ku em dafeê ruhanî jî girêdanek mabeyna me xwedê ez wek doktorekê nefsî ev roket wî eyada min bînî û biraderê li def min hatîne vêrê gelek cara haletê xemokê gehîte hemdê dibêjne min doktor hege min ji wer zarokêt xwe neva daxwe kujim باشە دکتۆر من ئەمە لەسەر ئەو قسەی جەنابەت پرسیارێک بکەم بەڵێ دکتۆر من ئەمەوێت پرسیاری ئەوە بکەم ئەو کەسانەی جەنابتان وەکو دکتۆرێک کە ئەو کەسانە دێنە لای ئێوە بەڵێ ئەو کەسانە کێنە لای ئێوە هەر بۆ هۆشیاری خێزانی ژانی هیچ نیشانەیەک هەیە کە ئاماژە بۆ بکە کە ئەم کەسە پەنا بۆ خۆکوشتن ئەبا واتە ئەکرێت ئەو کەسانی کە ئەمە ئەکەن بەردەوام بڵین کە نەخۆشی خەمۆکیان هەیە و سەردانی دکتۆرەکەن پاشان پەنا بۆ ئەوابن یاخود نەخێر مەرج نییە و ڕەنگە کەسێک بێت کە هیچ نەخۆشیێک و هیچ نیشانەیەکیشی نەبێت بەڵام لە حاڵەتێکی ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە ماندوو دەبێت پەنا بۆ ئەوە بەرێ کەواتە مەرجە ئەو کەسانی کە یەنە لای ئێوە خەمۆکیان هەبێ نیشانەیەکیان هەبێ بۆ ئەوەی پەنا بۆ خۆکوشتن بەرن ئەو نیشان هەگەر بەرە خوب دێ بنەماڵ زانن مەثلەن ئەف کەسە دەبین تەبتنێ هەندان دەهێتە نافخوازیە نەدات ڕاوستیت gelek esabîtir e şûlê xwe pirê venabet heke talabe bît heger her şûlek bît hemî gavayê bê zewqe ihtimamê xwe nadet karê xwe wesa naket xarindê têk çît xewdê têk çît hevalîniyê naket demîn teptinê û gelek cara vê axifnên bêjît la nexandê bêjtê ez dê xwe kujim xilas ez dê xwe kujim fayde ji vê jiyanê danîne min çi xuşî nemayne hindê dest pê biket ewilî hemî xuşiyê ciyanê ji dest det piştî hingî bêjît mirin ji vê jiyanê xweştir e piştî hingî de gehîte wî hedî bêjtê xuzî ez mirvam ya dîv da digeyte hindê dibiştê tinê mihaweleke dê xwe kujim carekê bara pitirê ferqa mabeyna dan emre û cehêla ev kesê tosa dû tişta dê bêjim evê emirêt biçîk da gelek esabîne û gelek cara digeyte wî hendî malê têlin û derd kevin hizret xwe em bînê aqîba mişkîlê an dîmahiya vê mişkîlê naket ev şwa nîşanana ku em ê dibêjîn nîşanet wesana ku dewrober tiviya شعورێ پێ بکەن ئەوە وەڵعەوەی نەیەندرستە زۆر باشە ئەگەڕێ وڵات دکتۆر کاکێ محەممەد ئێمە باسمان لەو کەیسانە کرد کە بەردەوام لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە وەکو دەستەی مافی مرۆڤ تا چەند بەدواداچوون بۆ ئەو کەیسانە کراوە خو لە نزیکەوە لەگەڵ کەس و کار و خێزانی ئەو کەسانەدا دانیشتون بە دوای ئەو هۆکارانەدا بگەڕنکەوەی کردووە کەسێک پەنا بۆ خۆکوشتنی خۆی بەرێت دەزانی چۆنەلا نەخان بابەتی خۆکوشتن حاڵەتێکی پێشێلکاری نییە یعنی ئەمە بابەتێک نیە لە چوارچەوەی پێشێلکاری بەقەد ئەوەی ئەمە تاوانێکە ینی تاوانێکە کە مرۆڤەکە گیان لەدەستدا هەموو هەوڵەکانی دەستەی مافی مرۆڤ بۆ ئەوەیە کە مرۆڤێک گیان لەدەستنەدا مرۆڤێک پێشێلکاریەکی بچووکترین پێشێلکاری بەرامبەر ئەنجام نەدرێ ئەو مرۆڤە جا ئەم پێشێلکاری لەلایەن دەوروبەربی لە ماڵەوەبی لە هەر شوێنێک بی لە هەر چین و توێژێکە لە هەر ئاین و ڕەگەزێکە هەموو هەوڵ و تێکۆشانەکانی دەستەی مافی مرۆڤ بەرنامە پرۆگرامی دەستەی مافی مرۆڤ کە بەشێکی سەرەکی ئەرچی دەستی مافی مرۆڤ بابەتی هۆشیاریە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگەیە ئاشنابوونە بە مافەکان ئاشنابوونە بۆی کە چۆن داکۆچی لە مافی خۆیان بکەن هەموو لە پێناو ئەوەیە کە شکۆی مرۆڤ پارێزراوبێ هەموو لە پێناو ئەوەیە کە مرۆڤ کەمترین زەرەری پێنەگات بەڵام کاتێک مرۆڤێک کۆتایی بە ژیانی خۆی دێنێ ئەم بابەتە کۆتایی پێدێ دۆسیەکە دەچێتە پۆلیس و دەچێتە دادگا و جەنابتان دەزانن کە کۆمەڵک ئیجراعاتی دیکەی قانونی بەدوا دادێ ئەوەی کە گرنگە قۆناغەکانی پێش خۆکوشتنە یا قۆناغەکانی پێش گەیشتنە بەم بابەتە ئێمە گرنگە من پێم وایە کە ئەم چەند حاڵەتێک کە لە هەرێمی کوردستان ڕوویان داوە لە ماوەی ئەم 15 ڕۆژەی سەرەتای ساڵ ئەمانە پێویستی بە هەڵوەستەکردنێکی جددیە لایەنە پەیوەنددارەکان قسەی لەسەر بکەن ئێمە دەمێکە ئەم بابەتانەمان وروژاندووە وتومانەکە دەبێ بزاندرێ خەڵک بۆ خۆی دەکوژێ دەبێ بزاندرێ یەک کەس خۆی بخنچێنی هۆکارەکە چییە ئێمە دەمانزانی لە ڕابردوو کاتێک بۆ نمونە
کەسێک خۆی دەکوشت یا کەسێک خۆی دەخنکانبار هۆکارێک لە هۆکارەکان کە سوکارەکەی ئاماژەیان بۆ دەکرد کە چەند ڕۆژێکە حاڵەتی باش نییە یا چەند ڕۆژێکە باز دەکات یا چەند ڕۆژێکە بێزارە یان بۆ هۆی ئەوەی کە تووشی قەرزاریەکی زۆر بووە بەڵام ئەم چەند حاڵەتە هەموو ئەم هاوچێشانەی با بڵێن پێچەوانە کردەوە بە گوێرەی ئەو قسانەی کە سوکاری بەشێک لەمانە دەیکەن زۆربیان 180 ئەم خەڵکانی کە سوکاری ئەم کوڕووکچانی کە لەم 15 ڕۆژەیە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە خۆیان کوشتووە خونکاندووە ئاماژە بۆ دەکەن کە تەنانەت ڕۆژی بەر لە خۆخنکان و خۆکوشتنیشیان هیچ نیشانەیەکیان پێوە دیار نەبووە قسەیان نەکردووە لە حاڵەتێکی ئاسایی بوونە خۆیان گۆڕیوە با بڵێن کۆمەڵک ئاماژە هەیە دکتۆریش دەزانێت تۆ ئەگەر کەسێک بە تەمای خۆکوشتن بێ بە تەمای ئەوە بێ کە گیانی خۆی نەهێڵێ لەسە ئەم دنیاە بێزار بێ لە جلوبەرجی پێوەی دیار دەبێت لە قسەکردنی پێوەی دیار دەبێت تااقەتی نیە خۆی بگۆڕێت تااقەتی نیە خۆی پۆشتە بکە تااقەتی نیە بۆن لە خۆی بدا و دەرفەتی ئەوەی نییە پیاسە بکە دەرفەتی ئەوەی نییە بچێتە دەرەوە بەڵام بەشێک لەوانە بۆ نمونە لە ناو هاوڕێکانیان بوونە کاتێک گەڕاوەتەوە خۆی کوشتووە جا ئەمە پێیوەستە بەوەی کە کێشەی هەیە پێیوەستە بەوەی کە لە ماڵەوە گرفتێکی من لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد کە جار هەیە هەموو ئەو هاوشێشانی لە ڕووی زانستیەوە باز دەکرێت هیچی جێبەجێ نابێت تەطبیق نابێت لەسەر حاڵەتێک یعنی ئەم حاڵەتە هەموو ئەمانە تێدەپەڕێنێ شتێکی لە ناکاو ڕوودەدا ینی بۆ زانیاری لەوەیە کاتێک تۆ کوڕێک کچێک تا مەغریب لە دەرەوەیە یا لە کارەیە لە شوێنێکە هیچ کێشەی نیە بەڵام کاتێک دێتەوە ماڵەوە لە ماڵەوە کێشەیەک دروست دەبێت لە نێوان دایک و باوک لە نێوان خوشک و برا یا کێشەیەکی خێزانی دروست دەبێت یعنی لەوەیە دروستبوونی ئەو کێشە هەر نیو کاتژمێری پێ بچی یەکێک لەم کەسانە پەنا بۆ خۆکوشتن دەبا لەوەی خەڵکەکان و بڵێن ئەم کوڕەتانی وەڕۆ هیچ عیبی نەبووە تا مەغریب کێشەیان نەبووە بەڵام فعلەن ڕاستیەکە ئەوەیە کە تۆ ئاگاداری نیو کاتژمێری من پێم وایە هۆکارە سەرەکیەکانی خۆکوشتن و خۆخنکان ئەوەی کە بە گوێرەی ئەو بەدواداچوونانەی کە لەبەردەستن بریتین لە چەند خاڵێکی سەرەکی زۆر باشە کاک محەممەد ئەگەڕێم وڵات دواتر باز لە هۆکارەکانەکەین ئەچمە لای خاتوڕنە لە شنگالە و لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمانە خاتون سلااوت لێبێ ئەکرێت بزانین سەرچاوی ئەم نائومێدیەت چییە بەتایبەت لە ئێستادا کە دەبینین لە ناو کەمپەکاندا ڕێژەی خۆکوشتن زیادی کردووە ئێوە وەک چالاکوانان بە دوواداچوونتان بۆ ئەوە کردووە کە بزانن هۆکاری ئەم نائومێدیەت چییە؟ گەلێک مەمنون بۆ تا خانم بۆ میوانت هێژە کە داوەتکردم بقناتی ڕاستیش یەک سەبەبێت ڕئیسی کە ئەنتیحارەوان کەچ و ژنان و بلان بیژنجی گەلک قۆرتش ئێتمەژی خۆ ئەنتیحارەتکن یەکش سەبەبێت ڕئیسیە کە وضعی اقتصادیە و معیشیە و تزانی کە یعنی خەلکی ما وەکو خەلکی ئێزدی اختلافش دیتکێت کە ئەوە نزیینگە 6 ساڵ و نیڤە الکەمپادەینە ئەو وضعیوان ئەکیدە یعنی دی اختلافش خەلکێ دیکن کە حالاتی دوان انتحاری ڕۆژ بڕۆژ زیادت بن جەنابێتەش پێزانە بەبەری چەند ڕۆژەکە یعنی چەند حاڵەت چێبوون ئەس بینم پایا بیترش خەلکی مەی ئێلبن کەمپادە بوون خەلک هەموو بینێ یعنی پەشعالیە منظمات المجتمع المدني باهتمامك كتوعية نفسي آن دعمي وان كمعنوي آن مادي بيتا كرن أفتشتنينا يعني نسبة كيمة تيتا كرن هكر هاتا كرشي فترك كيمة دي يعني تقريبا حفتك تشتكوان يعني دي توعية دنوان كتو خورتا بشتي دمك دي يعني تركوان دنك أو توعية بردوام نابي كمعالجة وانا حالات نفسي بيتا كرن کەواتە ئێوە پێتان وایە ئەو هاوکاری کە لەلایەن ڕێکخراوەکانەوە ئەکرێت و منەزەماتەکانەوە ئەکرێ ئەوە بەس نییە یعنی پێویستیان بە هاوکاری بەردەوام هەیە بە شکلێکی جدی ئیش ناکەن بەڕاستی لە ناو کەمپەکان من بە خەڵکی دی نازانم چکە من قسە لەسەر خەڵکی خۆ دەکەم کە چکە زیاتری لوان حالات انتحاری ئەوانی کە لە ناو کەمپەکان خۆ انتحار مەکەن نە خەڵکی دیە یعنی بە شکلێکی جدی حکوومەتش اهتمامي نادر براستي يعني شالي حكومتش اهتمامك شوان رناي تكرن كتقيدا وانا حريش هيا وعنف الاسريجي هيا تاثير كوي السيرفي انتحاري فاوا بيت يعني شاليه منظمات المجتمع المدني توعيه كوانا الثقافي النفسي بشكل جدي بيتكرن وضعي كمبا اختلافش وضعي ديتكي هونش زانن افا الشخص صالو نيفا خلكي ما البن كمبادا يعني البن خيفتها كده يعني طوله عرضه 6 متر درناك من البن
نایلۆنێکی دا ئەس نازانم کە جەنابێتە بسۆران یعنی قسەی من تێگەهێت ئان تێناگە هیچ کە من شنگالیمە بە سۆرانی خاتو ڕێنە من ئەگە پرسیاری ئەوە لە جەنابەت بکەم ئەو بەتایبەت ئەو کچانەی کە ڕوبەڕووی دەستدرێژی بوونەوە لەلایەن داعشەوە دواتر گەڕێنرانەوە بۆ ناو خێزانەکانیان چۆن تێکەڵکرانەوە بە خێزان و چۆن جارێکی تر تێکەڵی کۆمەڵگە کرانەوە چۆن هاوکاری کران ئێوە وەک چالاکوانان تا چەند هاوکاری ئەم کچانەتان کرد بۆ ئەوەی لە ناو خێزانەکانیشیانە لە ڕووی دەرونیەوە بە شێوەیەکی لاگ نەبن کە پەنا بۆ خۆکوشتن بەرن بۆڕۆڵات دەنگت باش نەبوو تێنەگەشتم بەڵێ پرسیاری ئەوەم کرد ئێستا گوێت ئەگەر لە من بێ پرسیاری ئەوەم کرد کە ئەو کەسان یاخود ئەو کچانێک کە لەلایەن داعشەوە دەستدرێژیان کرایە سەر دو ئەوەی کە گەڕێنرانەوە ناو خێزانەکانیان ئێوەکو چالاکوانان یاخود خێزانەکانیان چۆن هاوکاریان کردن بۆ ئەوەی لە ڕووی دەرونیەوە هاوکاریان من بۆ ئەوی پەنا بۆ خۆکوشتن نەبن ئەمە من گوت یعنی جەنابێتە نەوەکو ناشت و نەوەکو شالي مجتمع يعني منظمات المجتمع المدني ونشالي حكومات شبه اهتمامك بجديد ونايتا كرن بلام اخو خزانه كان يعني اتوانن هاوكاريام كان يعني وقت اوج دستي داعش رزقارد بي ندفي التوعيه كوي بيتا كرن ان جهكي مناسب وي بيتا اتشيكرن كاربي مثلا او معاناه دستي داعش ديتين يعني شبير بكي همش دستي داعش رزقارت كنتين البنت خيفة كده تعيشي أبى الشخص طالع هناك كمان رزقارت هنا فتك تعيشي كمان عائلتي كمان كامل يعني دستي داعش ده ماينة أو نكارب خبع عايشيني قال لك شوانيت كشو جنيت ما دستي داعش رزقارت بن يعني المالا مامي تخوينا آن المالا خالي تخوينا آن هناك شوان يكش كس يعني يكسش عائلتك رزقار بويا أو كس دي تشكيت يعني هكر حكومة اهتمامك نديتي آن منظمات اهتمامي ندنيتي راستي جاذبين مشالي منظمات اهتمامها بجدي الفان اوارا نايتا كرن شيء البن كامبادا وش او خلكي كالزفريه في درجي ندعمك واني مادي تتكرن ندعمي معنوي تتكرن نتوعيه وانا ثقافي تتكرن توعيه كالنفسي بوان تتكرن زۆر باشە ئەگەڕێمە وڵات دواتر خاتوڕینا ئەگەڕێمە وڵات قسەی زیاترەکەی نەچمە لای دکتۆر عەدنان دکتۆر ئەگەر باس لەوە بکەین کە هۆشیاری خێزان و دایک و باوک و ئەو کەسانی کە لەناو خێزانەکەدان تا چەند گرنگە ئێمە باسمان لەوە کرد هەندێک جار پێچ هیچ نیشانەیەک نەبێەوە ئەو کەسە هیچ کێشەیەکیشی نەبێت بەڵام تا چەند گرنگە یعنی خێزان کاتێک ئەگەر بۆ نمونە مناڵەکەیان حاڵەتێکی تووڕەبوونی هەیە لە ژیانی ڕۆژانی خۆیان عەسەبیە زۆر شت ئەکا بە کێشە يعني ئەم شتانە تا چەند گرنگە خوێندنەوەی بۆ بکرێ لە ناو خێزاندا بۆ ئەوەی دوجار بە شێوەیەک نەبێت نەتیجەکەی کە ئەو مناڵێک یاخود کەسێکی ناو خێزانە کە پەنا بۆ خۆکوشتن بەرێ. بله أكيد لانا خان توعية قالك مهمة إيجار لنفسي أم ظانين يعني نا ثقافة داروني نا المدرسات تبحث كرن كان بين منهجة مدرسات ده هنا نا إعلام كميديا قالك جرى السيرفي بعكسي شو الكد برا بتري ثقافة ما ميديا ما برا بتري بزدي إيشة نفسي ودكتورة نفسي ونساخة نفسي شو الكد حتى السوشيال ميديا جي هندك الحمد لله إنه كباشتره بس هر هشتا ماي اول ویری گلک آگرینگه بیت کرنو ام همیش لای خوبه پیته پیبدین ورو که دستت خوش بن بوده و هاوکارتت وی برنامه ایدا هگر کسی گهیتوی حدی کو چه چاره سری نبینید و جیانا خوب تنید بینید ایک حله های او جیمرن کس خیزان نزیکترنی نوی گاوی هاریب کد وی کسی هگر باوری بخیزان نبید و کی محتاجی تشتکی برانو که کو کمتری بیتش قوت خو کشنه مثلا محتاجی هر کشکی بیت باوری نبید که چه بشته دایکی آنکوری بشته بابه آن بشته ای کشمال معنای الویره گرفته که مازنا هی که ام بین اف باوریا خیزان دای بابا آن اوید مستر دای ویزا رو که آن وی گنجی که وی کشه بگهین توا دا چاره سر کینه الویره هگر او باوری هبید بود تشتید بچیکتری دیا مازنتر جه هبید شبر هندی اول نقطه اولی از بینم که باوری هبید یا دوی حجه کرنه که واسه هبیدن که اف کس افزانیتن اهتمام هیل دورو برا هگر چند هست بخموکی بکد اف کس بیت چاره سر کردن هگر چند خو هست بخموکی جی نکد اگر دیجی هبن اف اگر دبیجمیاش همیا و شارتی تره او باوری هبیتن دبیجید دیت نامن باوری یا اولی یا دویه ویان یا سی هندک بابت درونی اگجار اوید بنا دای باب هندک معلومات السر هبن بزانن که ایشا درونی چادس بید که تو نشانت ویچنه برادری گود احتمال اوی کسی ایش درونی جی نبن بس ام ظانین هگر اف کس خوشی هر جار نما
هەگەر ئەم زانین ئەس نەشێم تعاملت گەل بکەن ئەم هەمی vێگەوێت فێل بووین مۆبایلەمە خراپ بیت بەلکە ئەم بینە دەف چارەسەرێکی ناهێلینە دەفخۆ چونکە ئەم نزانین چێکین vê مۆبایلێ با ئەدێ هەگەرنە ئەم وضعی نفسیدا مرتاح نەبین بۆچی نابینە دەف دکتورێکی یان دەف کەسێکی تایبەتمەندە تێدا چونکی لێرێ حتا نوکە بەلکی خێزان gelek cara vet şêrît muşkilêt zarokêt xwe da kes nazanît kê masiyeka divê xêzanê de hey. باشە دکتۆر کەواتە ئەو پرسیاری ئەوە لە جەرابچەکەم من سەردانیکردنی دکتۆر و پسپۆری دەرونی تا چەند گرنگە یعنی بیرکردنەوەیەک لە لای ئێمە هەیە کە عیبەیە ئەگەر کەسێک سەردانی دکتۆرێکی دەرونی بکە یعنی ئەگەر بزانی کێشەیەکت هەیە تەنانەت خۆت کێشەکەی خۆشت بزانی لە ڕووی نەفسیشەوە کە بزانی پێویستت بەوەیە کە دکتۆرێکی دەرونی بتبینێ بەڵام پێت عیبە سەردانی دکتۆرێکی دەرونی بکەیت یعنی ئەم بیرکردنەوەی لە لای خەڵک چۆن بگۆڕین سەردانیکردنی دکتۆرێکی دەرونی ئیتر بەمانای ئەوە نییە کە تۆ تەواوی تر یعنی لە ڕووی دەرونیەوە ناتەواوی بەڵکو زۆر جالوانەیە پێویست بەوە بێ کە ئەو دکتۆرە هەنێ قسەت بۆ بکە هادیئت کاتەوە یعنی ئەم بیرکردنەوە چۆن لە لای خەڵک بگۆڕین یا وەلی بدیت نامن هەر ئەگەرێک هەبیت هەگەر ناوێوی ئێشا دەرونی بیت یان هەر ئەگەرێکی دی هەبیت بوون بۆ هەندێ بیتە حاجزێک ئەم بیتە سەبەبێک و ئەس خوشی بژیانێ نەبە مابووچی ئەسلێن ئاگەرم وێ سەبەبی ڕاکەم ئەvە یا ئێکێ یا دوی بەرانوکە بەلکی ثقافەت ئەمە شندێک جهێت کێم تات لانەخان بەلکی هەندێک کەس بوون بۆمەت ئینان ئان دینێک بۆ بۆمەت ئینان وێگەوە الحەمدلله گەلک ڕێکێدیەت ثقافەتی هەیە و گەلک ڕێکێدیە تێک و مرۆڤ بخو پێش بێخیت و ئەم بینین ئەvە بدەست جەحێلا گەنجا وێگاوێت کەویت یە فێلەی هەمیتش بن بۆ فێلەی ئەف بابەتە نابن یا سێ و یاش هەمی ئەزت بینم گرنگتر لەوێرێ وێش دەفخوڕاکێن و ئەگەرێ ئێشا دەرونی یان من گونەهەکا مازنە کری یان من خەلەتیەکا کری لەوە یان من احتیمام کەسێ ماڵێ نەدا لەوە ئەvەیە ئێشا دەرونیا چێبووی ئێشا دەرونی وەکی هەمی ئێشێدی هەندێک مادێت کیمیایی دەماغیدا شولێ درست ناکەن چێت بیت زەنگینی بگیریت چێت بیت فەقیری بگیریت چێت بیت کەسێ متەدەین دین بگیریت چێت بیت یە دیریش دینی بگیریت چێت بیت بچیکی بگیریت زەڵامی بگیریت ژنکێ بگیریت هەمیا بگیریت وێگاوێ ئەم تێ نەگەهین مثلا gelek cara sebebe xwe kuştinê bab zanît andayî babet zanît ev kesê tabîî nebû beseke beş tê ku rê min ankiça min vê fetraçûyînê tabîî bû xelkek divê gazindêşwî ket patû te boçî nedibir piştî xwedkujît wê gavê dê veşêrît û yê heqe jî veşêrît em wî lûmeya wî nakê bes bera hengî da em bêjîn ev kese heger êşa derûnî hata mirovî ne sebeb mirove ça êşêdî têne mirovî ferqa sukerî û êşekadiya derûnî nîne ferqa wextê û êşekadiya derûnî nîne û ya ji vê xuştir evrokê heger te çend pare hebît yan heger te çend mansib hebît yan heger te çend dewrober hebin yê heştet ken ma heger te xemokî hebît êk nîşan xemokê lane xan bû kesê nazanît we naket mirov tama xuşiyê bi jiyanê bibet Geyte wî hedî miroftinê mirinê bînî çareserî bû hindê. Ji ber hindê em bînîn elhemdillah ekcar nûke roj bû rojê baştir e înşallah jî ev şerme an ev عیبە ناهێتە مانش بێگەوێ زۆر باشە زۆر سپاس دکتۆر عەدنان جەلابتان هەر ئەوەندا توانی لە بەرنامەکە لەگەڵمان بمێنەوە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کاک محەممەد ئەگەڕێم وەلای جەنابەت باسمان لە هۆکارەکانە کرد ڕامگرتی لەوەی کە ئێوە بە پێوە بە دوواداچوونانی بۆ کەیسەکانی خۆکوشتن کردوتانە هۆکارەکان چی بوون و دەکرێت ئێمە ئەم هۆکارانە بڵین یعنی بە شێوەیەکی گشتگیرە چونکە ڕەنگە کەسێک کێشەیەکی هەبێت زۆر لە کێشەی کەسێکی تر گەورەتر و ئالۆستریش بێ بەڵام پەنا بۆ خۆکوشتن نەبە کەواتە ئەم هۆکارانە بە پێی چ پێوەرێک دیاریەکرێ بەڵێ لا نەخان خۆی بە پێی با بڵێن خوێندنەوەی سایکۆلۆژی بۆ مرۆڤەکان پێکاتی هەموو مرۆڤەکان جیاوازە ینی بەرگەگرتنی مرۆڤێک بۆ مرۆڤێک لە بەرامبەر کێشەیەک لە بەرامبەر ئالۆزیەک لە بەرامبەر هاتنە پێشی گۆڕانکاریەک جیاوازە پێکاتی سروشتی مرۆڤەکان وەکو یەک نییە توانای مرۆڤەکان وەکو یەک نییە پێکاتی کۆمەڵایەتی مرۆڤەکان وەکو یەک نییە پێکاتی خێزانی تاکەکان لە ناو خێزان وەکو یەک نییە خێزان بۆ خێزان جیاواز وەک چۆن تاک بۆ تاک جیاوازە ئێمە بەدڵنیاییەوە وەکو باسمان کرد هەموو حاڵەتانی ڕوودەدا دەبێت هۆکارێکی هەبێ ینی هۆکارێک هەبوو گەر هۆکارەکە لە ماوەی دەدەقە بەر لە ئەنجامدانی ڕووداوەکەش دروست بوو بێ بەڵام هۆکارێک هەبووە کە گەیشتە ئەوەی ئەم کەسە پەنا بۆم حاڵەتە ببە ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە دکتۆر ئاماژە پێکرد من نامێ ئەمە ئاماژە پێ بکەم کە ئەمە تووشی حاڵەتێکی نەخۆشی دەرونی بۆیان نا ئەمانە حاڵەتێکی تایبەتە و پسپۆری دەرونی دیاری دەکا بەڵام کاتێک کەسەکە با بڵێن گیانی لەدەستدا و خۆی کوژیا خۆی خنکاند ڕەنگە ئەمە دووبارە دیسان کە دەنێردرێ بۆ پزیشکی دادوەری و ئەم بابەتانە جیاوازەوەی کە بە زیندوی تۆ خوێندنەوە بۆ کەسەکە بکەیت
یەکێ لە هۆکارە هەرە سەرێکیەکان کە هەموو لایەکمان متفقین لەسەری ئەوەیە کە دەرونی هەموو تاکێکی خەڵکی کوردستان ماندووە بە منداڵەوە بە گەنجەوە بە پیرەوە بە خەڵکی نخبەوە بە خەڵکی ئەکادیمیستەوە بە خەڵکی بە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بەهۆی هاتنە پێشی ئەم بارودۆخە ناسەقامگیرەی کە لە ڕووی ئابوووریەوە هەیە بارودۆخی ئابووری ڕاستە خۆی ئەمە هاوچێشەیەکە یعنی ئێمە دەزانین هاوچێشەیەکی کۆمەڵایەتی کۆمەڵاسیشە هەموو دەمێ بارودۆخی ئابووری یان سەقامگیری ئابووری ڕاستەوخۆ کاریگەری بەسەر سەقامگیری کۆمەڵایەتی هەیە سەقامگیری کۆمەڵایەتیش ڕاستەخۆ سەقامگیری پەیوەستە بە سەقامگیری بەسەر تاک یعنی ئەمانە هەموو ڕنگدانەوەی مەسەرەکەیە ئێمە گەر باسی سەقامگیری یا باسی ڕۆژی ئابووری بکەین دەبینین هەمومان شاهدی ئەم بارودۆخە خراپ و قەیرانە خراپەین کە ڕووی لە هەرێمی کوردستان و ناوچەکە بەگشتی کردووە و لە هەرێمی کوردستان بابەتی موچە و ژیانی خەڵک و بێکاری و بێ بازاڕی و ئەم بارودۆخەی کە خەڵک تێدا دەژی ئەمە وای کردو لە ناو هەموو ماڵەکان بەردەوام کێشەیەک بوونی هەیە وجودی هەیە کێشەیەک لەگەڵ هەمومان دێتە دەرەوە لەگەڵ هەموو تاکێک دێتەوە ماڵەوە ئەگەر ماڵەکە هیچ کێشەیەکیان نەبێت تەلەڤیزۆنەکان و شاشەکان بۆیان دەگوازنەوە پێیان دەڵێن کێشە هەیە پێیان دەڵێن قەیران هەیە پێیان دەڵێن وا هەیە کەواتە هەموو ماڵەکان دەزانن کێشەکەی بە ناوی قەیرانی دارایی بابەتی دووەم ئەوەیە کە ئێمە لە ناو کەمپەکانیشدا یعنی بەشێکی زۆری ئەو ئاوارانی کە لە کەمپەکان دێمە سەر بابەتی کەمپەکان وەزعێکی زۆر خراپدان بەڵێ بابەتی کەمپەکان بە جیاواز باسی دەکەم کەمە زۆر تایبەتە ئەمەی کە حاڵەتی دووەمە کە هەموو لایەکمان متفقین بابەتی هاتنە پێشی ڤایرۆسی کۆڤید 19 بوو کۆڕۆنا با بڵێن ئەم ڤایرۆسە بارودۆخێکی زۆر تایبەتی بە جیهان بەخشی یعنی پسپۆڕان شارەزایان لێزانان هەموو ئەو خەڵکانەی کە لە بواری کۆمەڵناسی دەروون ناسی مرۆڤ ناسی و لە بوارەکانی مافی مرۆڤ بوارەکانی دەوڵەت و ئیدارە کاریان دەکرد ڕاهاتن لەگەڵ ئەم بارودۆخە زۆر جیاواز بوو چونکە حاڵەتێکی ڕێک بەم شێوەیە لەم سەدەیە کە هەمومانی تێدا دەژین ڕووی نەدابوو باسی 100 ساڵ 80 ساڵ پێش ئێستا دەکرێت بەڵام ئەم خەڵکە نەماون ئەمە تەنها وەکو مێژوو باز دەکرێت ئەم بابەتە گەڕانەوەی خەڵکەکە بۆ ماڵەوە و کۆبوونەوەی هەموو خەڵکەکان بەیەکەوە کۆبوونەوەی خێزانەکان بەیەکەوە کۆبوونەوەی ڕێیە جیاوازەکان لە ماڵەوە کۆبوونەوەی گەورە و بچووک و باوک و دایک و خوشک و برا پێکەوە لە ماڵەوە ئەمە وای کرد کە هاوڵاتی ئەو هاوڵاتیانەی کە پێشووتر خویان بە دەرەوە گرتبوو خویان بەکار و کەسابەت گرتبوو لە دەرەوە ئیشەکەیان سروشتی جەستەیان وا ڕاهاتبوو کە ئەمانە بۆ نمونە کاتی دیاریکراویان هەبوو بێنە ماڵەوە تێکەڵاویان لەگە ماڵێک کەم بوو تێکەڵاویان یا ئاگاداربوونیان لەگەڵ کێشەکانی ماڵەوە کەم بوو ئەم بابەتی کۆبوونەوە و گەڕانەوە بۆ ماڵەوە کە زۆر خەڵک یعنی ئەمە لایانی سلوی و ئیجابی هەبوو بە سەراحەت با بڵێن یان لایانی ئەرێنی و نەرێنی لایەنە ئەرێنیەکەوە بوو کە خێزانەکانی کۆکردەوە و خێزانەکان بۆ خۆشیش بێکەوە تعارفێکی نوێیان کردەوە لە ناو ماڵەکان و یەکتریان دیتەوە یەکتریان ناسیەوە خەڵکێکی زۆر هەر زۆر دابڕابوو لە خێزانی خۆی پیاو لە خێزانی دابڕابوو خوشک و برا زۆر جار یەکتریان نەدەبێنی بەڵام ئەمە کێشەکانی کەڵەکە کرد بەسەریەک و خەڵکێکی وەکو دکتۆری ژاماژەی پێکرد خەمۆشی زیادی کرد لە ناو ماڵەکان حاڵەتی سێم کە یەکێک لە هۆکارەکانە لە ناو گەنجان بە تایبەتی بابەتی بێکاریە بابەتی بێکاری لانەخان کاریگەری زۆر گەورەی لەسەر گەنجێ جیرفانی گەنج بەتاڵە ئەم گەنجە لە ڕابردوو لە کۆمپانیایەک بووە لە شوێنێک بووە فەرمانبەری حکوومەت نەبووە یعنی تۆ سیر کە هەموو ئەوانەی خۆیان خنکان یان خۆیان کوشتووە هیچیان فەرمانبەری حکومی نین یعنی ئەو کۆمەڵە گەنجەنە کە تەمەنە لە نێوان 15 بۆ 25 ساڵە کە جەنابیش دامەژەت پێکرد ئەمانن کە گەنجی کاسب و با بڵێن ئەوانە بوونە کە ئیشی ئازاد و حڕیان کردووە بۆیە ئێستا لە دەرەنجامی بێکاری و بێپارەی و ئەم بارودۆخە و ئەو هەموو پێداویستیەی ژیانی ڕۆژانەش ئەمە کاریگەری گەورە لە سەریان دەکات حاڵەتی سێەم ئەوەیە کە بەڕاستی دەستگاکانی ڕاگەیاندن بەشێک لە بەرنامەکان درامایەکان ئەمانە کاریگەری زۆریان هەیە بەداخۆی مەدەمێکە هاوار دەکەین کە پێویستە فلتەرێک دابدرێ بۆ بەشێک لە بەرنامەکان بەشێک لە درامایەکان کە ئی خەڵکان و دەوڵەتانی دیکەن ڕێک کۆپی دەکرێن بۆ ئێرە دەهێنرێن بەرنامەکان ئاماژەی دوتیژیان هەر زۆر لانەخان کە ئەمە بەشێک لەم حاڵەتانی خۆکوشتن بڕۆ بە پێی ئەو پێوەرە زانستیانی کە بە دوواداچوونیان بۆ کراوە بەشێک لە حاڵەتەکانی خۆکوشتن دووبارەکردنەوەی هەمان ئەو حاڵەتی خۆکوشتانەیە کە لەم درامانە پیشانی خەڵک دراوە ئەگەر ناتۆ کچێکی 15 ساڵ دوو حاڵەت مایە ئەگەر تەنها ئەمەش با بڵێم بەڵێ ئەگەڕێ وڵات ئەم دوو حاڵەتەش بڵێم دەستمە سەر فەرم بەڵێ ئەمە حاڵەتی بابەتی سوۆشیال میدیا لا نەخان کەمە پێم خۆشە باز بکەم بەداخەوە لە ئێستادا فەوزایەکی گەورە لە سوۆشیال میدیا هەیە کە کۆنتترۆل نییە و چاودێری لەسەر نییە و بە شێوازێک
هەموو خەڵکیەک بەکاری دێهێنێ هەڕەشەی زۆر لە کچان دەکرێت هەڕەشەی زۆر لە خەڵک دەکرێت لە خێزانەکان دەکرێت بۆ نمونە کاریگەری هەیە ینی بەشێک لەم حاڵەتانە پەیوەست بە بۆی کە کچێک کوڕێک لە ڕێی سوۆشەل میدیاوە وێنەیەکی یا شتێکی کەوتۆدە دەست خەڵک هەڕەشەی پێ دەکرێت ئەمە خەڵکێک بە بەرنامە کاری لەسەر دەکات دەستگا و موسسەی تایبەتەنە بە بەرنامە کار لەسەر ئەمانە دەکەن شکۆی مرۆڤەکان بشێنن خێزان لێک هەڵدەوەشێنەوە حاڵەتە چکیان کێشە خێزانەکانە کامە باسم کرد ئەگەر حەز دەکەیت زۆر باشە دواتر محەممەد ئەگەڕێمەوە لای جەنابێت زۆر باشە ئەگەر تەکیدێک لە ئامارەکان بکەین وەک لە سەرەتای بەرنامەکەشەوە ئاماژەم پێکرد لە سەرەتای ئەم ساڵۆ زیاتر لە 15 حاڵەتی خۆکوشتن لە هەرێم تۆمار کراوە وتەبێژی پۆلیسی هەولێریش ئاماژەی بۆ کردووە کە لە سەرەتای ئەم ساڵەوە چەند حاڵەتێکی خۆکوشتن هەبووە. حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن لە سەرەتای ئەم ساڵەوە لە پارێزگای دووهۆگ زیادیان کردووە بە شێوەیەک لە ماوەی 11 ڕۆژی ڕابردوو 13 حاڵەتی کوشتن و خۆکوشتن لە سنووری دووهۆگ هەبووە. لە کۆی ئەو 13 حاڵەتە 5 ئاوارەی ناو کەمپەکانن و تەمەنیان لە نێوان 15 ساڵ بۆ 25 ساڵدایە. و بە هەمان شێوەش ئەنجومەنی نوێنەرانی عێراق لیژنەیەکی بۆ زیادبوونی حاڵەتەکانی کوشتن لە کەمپەکانی دووهۆگ پێکێناوە. بەڵێ ئەمۆک لە سەرتاشەوە ئاماژەمان پێکرد بەداخەوە کە هێشتا لە ماوەی 12 ڕۆژ داین ئامارەکان بەم شێوەیە بەرز بوونەتەوە بەڵام وەک ئاماژەم پێکرد ئەنجومەی نوێنەرانی عێراق بڕیاری داوە بە دانانی لیژنەیەک بۆ ئەوەی کە بزانرێت بۆچی حاڵەتەکانی خۆکوشتن لە نێو کەمپەکاندا زیایی کردووە. خاتوڕینە منەگەڕێمەوە لای جەنابێت. ئێوە خۆتان یاخود ئەو کەسانی کە لە ناو کەمپەکاندان یعنی باست لەوە کرد کە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی مادیەوە لە وەزعێکی خراپدان و باست لەوە کرد کە ئەو ڕێکخراو و منەزەماتانی کە هاوکاری ئێوە ئەکەن هەر فترەیەکە دێن و دەڕۆن و بە پێی پێویست نین و حکوومەت هاوکاری ئێوە ناکە. خۆتان لە هەوڵدانین یعنی هەوڵی ئەوەتان نەیاوە کە بارودۆخ و گوزەرانی خۆتان بەرەو باشتر بەرن یاخود بۆ ئەو کەسانی کە لە ناو کەمپەکاندان لە هەوڵی ئەویانین کە بگەڕێنەوە بۆ زیێدەکانی خۆیان. بنخاتن ئەوە دکتۆر عەدنان ئیشارەت پێدا کە گوتی دەبێت يعني دایک و باب و عائلت يعني كتوعية كوري خوبكن آخر دایک و بابدي از بينم زياترين لا يعني لكتشكر أو محتاجي معالجة حالة نفسية كان هيك هبي محتاجي يعني ديكوري مالنينا هكا شصال هر نفسي أو غرفة بي نفسي أو جورة بي نفسي أو مال بي هر أو ديكور بي محتاجة كحالتي يعني نفسياتها مرتاحين كتو تغيير نقي آخر تش خلكي مرة بيجي كفا شصالة البن خيفتك كده بعيشن نبس كتشكر بتنت محتاجي معالجة حالة نفسية أو يعني دايك وباب وهموش محتاجين أو 8 صال بي محتاجي معالجة حالة نفسية كواتە تۆ پێت وایە خاتوڕینا خێزانەکان ناتوانن هاوکاری مناڵەکانیشیان بکەن چونکە خۆشیان لە وەزعێکی دەرونی خراپدان. بالضبط أو بيت يعني عائلة بكاملتي محتاجي معالجة حالة نفسية. بلى براستيجي أبز بينم يعني حالتك جلكي خطرة كسر مجتمعي مي زدي مثلا بينم حالات زيادري انتحاري كأون أو كنا كم فكان دينا وسببها كشوانة رئيسي جهاية وكو أم مجتمعي زدي أزبين وكو كتش انتحارتك قالك شوان يعني نجشتنا حد يعني حد بلوغ هكا مثلا التقاصرن وزواجي فيت أوش يعني 8 زياتري لا بيشتو 2 صال الآن بيشتو أتانكي بيشتو 5 صال با إجبر محتمل يعني أو يعني سببك شوان بك يعني تقاصرن كزواجي بلى بەڵێ خاتوڕینا من پرسیاری ئەوەم کرد زۆر جار پرسیاری ئەوە کرێ کاتێک کە ئەڵەی بارودۆخی ئاوارەکان لە کەمپەکاندا خراپە دەڵێن بۆ ناگەڕێنەوە زێدی خۆیان وەڵامی ئێوە چیە بۆ پرسیارە؟ آخر دەئێنە بێدەرێ خەدەمات نینن گەلێکیشوان مالیتوان کە ڕیا تەیارێ ئان داعش ئان گەلێک زانی يعني خلكي شنقال قالك شوان خانيتوان آخ بون يعني نبلوك بون قالك شوان خانيتوان ويران بوينا يعني توعيك تعويدك نهات يا شوان رأكرن كخلك فقر يبزفر مالا خو يعني نها هفتيش سدي خلكي شنقالي بمالا بزفرنا كدرت بيت دارك كامبيت خبينن بين الشنقال بعيشن وضعي أمني الناس ساعديني هر هاي فقدارك دوجا
في طائرات اتفاقية الشنقال ده بشكل درستو كما تقتب وي جهاتي هبل الشنقال ده وحماية ما بكي ما تقب وان جهانينا أو يتكنوا هالشنقال ده وبيجنا حماية شنقالت كن قالك السبب جبان هينا كخلك شنقال نكاري بالزفرة مالي تخوام يعني وقت زفرة مالا وني محتاجة بأنه غرادة أشوار بكري أن ترميمة مالا خو بكي هكر فرنا بيدش كيدري زفرة مالا خو يعني جارك حياتها خلشن قال عيش راستا كواتە داواکاری ئێوە چییە؟ ینی ئێمە تەوری بەرنامەکەیمە تایبەت بوو بە خۆکوشتن بە تایبەت کە لە ناو کەمپەکاندا زیایی کردووە. ینی هەر لە ڕێگەی ئەمەوە ئێمە ئامانجمان ئەوەیە کە ئەم حاڵەتانە نەبێتە دیاردەوە بەو شێوەیە زیانەکە. بەڵام داواکاری ئێوە چییە؟ ینی بۆ ئەوەی کە ئەو بارودۆخە خراپی کە تیایدا دەژین هیچ نەبێ بتوانن کەمێک کۆنتترۆلی خۆتان بکەن و ئەو کەسانی کە پەنا بۆ خۆکوشتن دەبن ڕێژەکە بەرەو کەمبوونەوە بچێت و هاوکاری ئێوە بکرێت. پیش که خلک شنقال آواره ببی براستیش حالات انتحاری هکر هبنجی نسبه ککیم بو یعنی نوسا قلق بون اما وكو يعني طلبا ما وكو خلك شنقال هكر تعويدك خلك شنقال ربيتك كرن وحمايتها خلك شنقال بيتك كرن وحمايه خلك شنقال هر خلك شنقال بقوبي يعني حمايه قوبكي الوي وقتي ده زبينم يعني خلكك بهوري هيا كفقرية الشنقال ودفيتش آلية حكومة أقليم شفاء كمشكلة بوان درس نبن وقت أزبينم خلكا خانة سوري ما هكذا بقري متى كردستان بيجي ناقش برشرة خلكا خانة سوري دي مشكلة بو من درس كن عندي بيجي جارك دي نوة كردستان يعني مدفي أف صراعات السياسي نفس الخلك الشنقال ده تطبيق كربانا وان بيني خو مشاكل يتقصافي كربانا نسر آوارا ده أفيك الشخص صالة البن خيفتها تعيش مويت كالشنقال شمال نين بسفرنا مالي أو قانون يتقصر مدى بالطبقين شكوان صراعات السياسي قلتيك يعني خلك الشنقال تبي يعني بله بس مشكلة بوان بين الدرس خدمات شوان ربينا توفير كرن حماية وان بيتا كرن هكر أفهاتا كرن وتعويدك وانا بشكلك صحيحاتا كرن نوكو فان منظمات بيجنم توعية حالات نفسيتكن وما نكا كدين إيمان كناين. زور سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان خاتوڕنا کاک محەممەد من ئەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەگەر باسێک لە ئاوارەکان بکەین کە لە ناو کەمپەکاندا وەک ئەگەر گوێبیستی خاتوڕنا بوو باسی لەو کێشانە کرد کە بەردەوام هەیەە وەک هەر ئاماژەشم پێکرد ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیاری ئەوەی دا و لیژنەیەک پێک بهێنێ لەسەر ئەوەی کە بە دوای هۆکاری زیادبوونی خۆکوشتن لە نێو کەمپەکاندا بگەڕێ بە دوواداچوونی ئێوە وەک دەستەی مافی مرۆڤ بە تایبەت بۆ ئاوارەکان چۆن بووە؟ دیارە ئێمە وەکو دەستی مافی مرۆڤ هەر لە دوای با بڵێن هاتنی شەپۆلی ئاوارەکان لە دوای ساڵی 2014ەوە بە تایبەتی با بڵێن بە تایبەتی لەو شوێن و شارانەی کە ئاوارەکان ڕویان تێکرد لە بادینان و لە سلێمانی و لە هەموو ئەو کەمپانەی کە ئاوارەکانی تێدا دەژی ئێمە بەردەوام تیمی ئێمە لە نووسنگەکانی سلێمانی و دهۆک و زاخ و ئاکری و هەموو سنوورانە و لە هەولێریش با بڵێن سەردانی کەمپەکانمان کردووە وە لە نزیکەوە ئەوەی کە گرنگ بووە چاودێری ڕەوشی ئاوارەکانمان کردووە بۆ ئەمە بەسەر راپۆرتی تایبەتمان بەسەر سەبارەت بە ژیانی ئاوارەکان با بڵێن بەرز کردەوە و بۆ ڕایگەشتیمان بڵاو کردەوە بۆ سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمانمان نارد ڕای خۆمان با بڵێن ئەوەی کە گرنگ بوو وتومانە ئەو کاتانە کێشەی ئاوارەکان کێشەی ئەم ساڵ و ساڵێکیان هەمان کێشەیە لە ناو کەمپەکانەویش کە پەیوەستە بە ئەو بابەتێک کە خاتوونی ژاماژەی پێکرد ژیانێکی سەختە ژیانی ئاوارەی ژیانێکی سەختە ئەم خێزانە ماوەی 6 ساڵە لە ناو یەک خێمەنە لە ناو یەک ژوورینەکە ئەم ژوورە گۆڕانکاری پێدا ناکرێت ڕەنگەکەی شێوازەکەی فراوانیەکەی بچووکەکەی گەورەیەکەی هەمووی قەبارەیەکی دیاری کراوە حاڵەتی دەرونی فشاری دەرونی زۆرە لەسەر ئەم خەڵکەی لەناو ئەم خێمە و کەمپانەنا و بە تایبەتی ئەم با بڵێن ئەم کاریگەری دەرونیانە ئەمە وەک سەیریش دەکەین تەماشا دەکەین زیاتر لەسەر گەنجەکانی تازە پێگەیشتوو یان منداڵەکانن کە دواتر گەورە دەبن چونکە ئەمانە چاویان کردوتەوە لە شوێنێکی تەسکوش لە شوێنێکی زۆر ناخۆشن ئەمە جگەلەوەی کە ژیانی کەمپ و ژیانی ئاوارەیی تۆ بەردەوام چاوەڕێ ئەوەی دەکەی خواردنێکت بەدەست بگات چا هیچ بازارکردنت نییە پیاسە و گەشت و سەیرانت نییە بەشداری ناتوانانی لە بۆنە و خۆشیەکان بکە یعنی هەموو لە سنوورێکی دیاری کراوە و چواردەور سیم کراوە وەکو شێوازێک با بڵێن
لە بەندیخانەیەکی کراوە ئەمانە هەمووی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی مرۆیەوە کاریگەریان هەیە ئێمە وەکو دەستی مافی مرۆڤ وەکو باسم کرد بەردەوام چاودێری کەمپەکانمان کردووە قسەی خۆمان کردو ئەوەی پێویستە داوامان کردو هەماهەنگیمان لەگەڵ ڕێکخراوە مرۆیەکان هەبوو زۆرجار بۆ گەیاندنی پێداویستی کۆمەک لە سەرەتای شەڕی داعشۆ ئێمە هاوکاریمان گەیاندە چیای شنگال یعنی یەکێک بوون لەم دامەزراوە نیشتیمانیانەی کە هەر ئەو کاتە ئێمە کاتێک ژمارەیەکی زۆر لە ئاوارەکانی شنگال لەسەر چیای شنگال جێما بوون خواردنیان پێنەدەگەی ئاویان پێنەدەگەیشت بە سوپاس و ئێمە لەگەڵ لانی پەیوەنددار لە حکوومەتی عراقی هەمانجیمان کرد بە فڕۆکە ئاومان گەیاندا ئەو شوێنانە با بڵێن جەنابی سەرۆکی دەستە و کاتە خۆی پەیوەندی لەگەڵ وەزیرانی تایبەتمەند لە حکوومەتی عراقی کرد خواردنمان بە فڕۆکە گەیان لە فڕۆکەخانەی هەولێرەوە لە شوێنی دیکەوە کۆمەڵک شت کرا بەڵام ئەمانە هەموو بەڵام کاک محەممەد ئێوە خاتورنە ئاماژەی پێکرد ئەڵێ ئەموو ئەو کەسانی کە هاوکاری ئێمەیان کردو چ منەظەمات بێت چ ڕێکخراو بێت وەک جەنابتان باسی لێوە دەکەن بەڵام ئەڵێ ئەمانەت کافی نییە یعنی بەس نییە ئەمانەت ماوەیە کنشتەکان دابش دەکەن و ئیتر ئەڕۆن ئەڵێ ئێمە پێویستمان بە هاوکاری بەردەوام هەیە لا نەخان ئەمە ڕاستە بۆ خێزانێک کە ئێمە هەمومان لە ماڵەکانی خۆمان دەزانین کە ڕۆژانە پێویستێکمان هەیە ڕۆژانە هەریەک لە ئێمە بە بەردەوام لە ناو ماڵەکانی خۆمان چەندە پێداویستیمان هەیە منداڵەکان چەندە پێداویستیان هەیە خێزانەکان چەندە پێداویستیان هەیە ئەمە هەمومان دەزانین ئەو واقعە ئێمە دەزانین ئەوەی ئێمە کردومانە ئەوەی ڕێکخراوەکان دەیکەن و ئەوەی لە داهاتوش دەکرێت هیچی شایستەی ئەم خێزانانە نین هیچی شایستی ئەو ژمارە زۆرە گەورەی ئەو خێزانە ئاوارانە نین کە لە کەمپەکانن چونکە ئەمە تەنها با بڵێن خواردنی ڕۆژانەیانە و بیخۆن و کۆتایی پێدێ ئەمە کۆتایی نیە ڕاستیەکە ئەوەیە کە ئەم بارودۆخە ئاسایی بکرێتەوە و زمینە سازی بکرێت بۆ گەڕانەوەی ئاوارەکان بۆ شوێنی خۆیان بۆ ماڵی خۆیان بۆ خاچی خۆیان بۆ زێدی خۆیان پارێزگاری لە دیموگرافیای ئەم ناوچانە بکرێت پارێزگاری لە ناسنامە و ڕەگەزنامەی هەموو پێکاتە جیاوازەکانی هەرێمی کوردستان محەممەدکەواتە زۆر باشە کۆتا قسەی جەنابتان زۆر بە کورتی بۆ ئەوەی کە ئیتر ئامارەکانی خۆکوشتن بەو شێوەیە لە بەرزبوونەوەدا نەبێ کۆتا قسەی جەنابتان چیە لەو بارەیەوە چارەسەرەکان چین ئەوەی کە پێیوەستە بە کەمپی ئاوارەکان وەکو چارەسەر من پێم وایە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانی ژۆلانی پەیوەنددار بە تایبەت لە سنووری دهۆک کە من پێم وایە ئێستا ئەوانی شاتوونەتە سەرخەت بە دواداچوونی جدی بۆ حاڵەتە بکرێ بزانن بابەتی کێشەی سەرەکی لەناو کەمپەکانچیە بۆی هەم ڕێی عامی شۆم خۆشیان بەرچاویان ڕوونبی و بۆ ئەوەی هیچ نەبێ بەرز بکرێتەوە هەم حکوومەت هەم ئەم لانە پەیوەنددار و ڕێکخراوەکان بەهانای ئەم خەڵکانە بچن ڕێگری لێ بکرێت دوو من داوا دەکەم دەستگاکانی ڕاگەیاندن وەکو ئەم بەرنمەیە شێوازی چارەسەرەکان و لانی پەیوەنددار ئاوا بدوێنن بۆی خەڵک قسە لەسەر بکە نەگەوەی بەدیوەکەی دیکە جوان بکرێ و ببتە بەشێک لە هاندان بۆ زیادبوونی حاڵەتەکان کامە دەورێکی خراپ دەژێڕێ و چاودێری ئەم بەرنامە و درامانە بکرێت کە ناگونجێ لەگەڵ کللتوری کۆمەڵگەی کوردستانی بەداخەوە و حاڵەتێکی دیکە بەداخەوە ئێمە دابڕابووین لە خوێندن قوتابی دابراوە لە قوتابخانەکان قوتابی دابراوە لە مامۆستا لە قەلەم لە کتێب ئەگەر ئەم بارودۆخە کە هیوادارین بەیانی و ئەم کۆبوونەوەی کە بڕیارە بۆ دەستپێکردنەوەی خوێندن بدرێ بۆی قوتابی و خەڵک بگەڕێتەوە ناو دەوام و ناو قوتابخانەکان لە ماڵەوە دوورکەوێتەوە تێکەڵاوی دروستبێتەوە ئەوەی زۆر سپاس کاک محەممەد بە داوای لێبوردنەوە کاتی بەرنامەکەم کۆتایی هات سپاس بۆ ئامادەبوونی هەرێک لا میوانەکانم بەڕێز محەممەد گۆمەشینی و تەبێژی دەستەی مافی مرۆڤی هەرم کە بە سپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەبوو هەروەها دکتۆر عەدنان ئەسعەد تاهر دکتۆری نەخۆشیە دەرونیەکان جنابیشیان لە دهۆکەوە لەگەڵمان بوون هەروەها هاتوو ڕینا حەسەن قاسکی چالاکوان کە لە شنگالەوە بە ڕێگەی سکایپ لەگەڵمان ئامادەی هەبوو سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرم بوون تا بەرنامەی داهاتوو بۆی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر بن